پرسیاری یەکەمیان ئەڵێ مامۆستا چی بکەم بۆ ئەوەی خەوم کەم بکەمەوە. بەڕێزان، خەو یەکەم شت، خەو زۆر زۆر پێویستە. ئەو کەسەی ئەڵێ پێویست ناکە هەستی بەوە نەکردووە کە کاتێ بەڕێکوپێکی نەخەوتووە چۆن ژیانی خراپ بووە. بۆ نمونە ئەوانەی کە خەویان خراپە بیرکردنەوەی نەرێنیان بۆیەت. خۆتان نەزان ئەو ڕۆژانەی بێتاقەتی بیرکردنەوەی نەرێنی بۆیەت چ کارەساتێ دروستە بێ لە ژیانی تۆ، وانە؟ ڕۆژی وا هەیە هیچ ڕووی نەیاوە، واتە هیچ شتێکی خراپ ڕووی نەیاوە، کەچی هەر لە خۆتەوە نائومێدی، بێزاری، ئەڵی بەخوا ناکرێ، بۆم نابێ، شانسم نییە. زۆربەی جار ئەمە بیرکردنەوەی ئەو کەسانەی کە خەویان خراپە. بۆیە پێشەوەی بیر لەوە بکەیتەوە کە خەوت کەم بکەیتەوە، بیر لەوە بکەرەوە کە ئەگەر باش بخەوی چی ئیسپادەیەکی هەیە. بۆ نمونە مێشکت چەندێک ئەتوانی تەرکیزێکی باشت هەبێت، چەندێک ئەتوانی شت فێر ببیت، چەندێک ئەتوانی شتت لەبیر بمێنێ. ئەگەر تۆ خەوت باش بێ ئەمانەش باشە بن، بەڵام ئەگەر خەوت خراپ بوو هەموو ئەمانە خراپن. واتە تۆ بێنە پێشتاوی خۆت بەس لەبەرەوەی ئەڵی من بە 8 سەعات نەخەوم 7 سەعات بخەوم، یا بە 7 سەعات نەخەوم 6 سەعات بخەوم، بەس لەبەری لەولا خەوەکەت کەمەکەیتەوە دڵت خۆشە، ئەڵی سەعاتێکم بۆ گەڕاوتە من ئەو سەعاتە ئەگەر خەریکی ئیمیزی بم، من ئەو سەعاتە ئەگەر بڕۆم کاسبی بکەم و پارە پیاکەم، من ئەگەر ئەو سەعاتە بیر لە سەعاتەکە گەیتە سەعاتەکە زۆر بەلاو موهیمە. بەڵام بیرت لای ئەوە نییە ئەگەر لە کاتی خەوەکەت کەم کردەوە کۆڵیتی بیرکردنەوەکانت، تەرکیزت، سەرنجت، یادگەر، باری دەرونیت هەمووی لەم لاوە خراپە بێت. کەواتە بیر لەوە مەکەرەوە کە خەوت زۆر کەم بکەیتەوە. بەڵام هەر ڕێگایەک هەیە بۆ ئەوی بتوانی کەمتریش بخەوی و زۆرتر سوود لە خەوەکەت ببینی. کێشەی ئێمە ئێستا ئەوەیە لە کاتی باشە ناخەوی. بۆ نمونە قەرار وایە هەریکێکمان پێش سەعات 12 خەومان لێکەوت بێت، بەڵام شێوەیەکی گشتی سەعات 1 ئەخەوین، سەعات 2 ئەخەوین. ئەمە خۆی زەربەیەکمان نیاوە لە بخەوە سروشتیەکەمان. کەواتە ئەگەرەکە کەم بخەوی دێ لە کاتێکی باشە بخەوە، نەک تۆ سەعات 3 و 4 بخەویت و بە تەمامی زووش هەستی نەخەویتەوە. کەواتە ئەگەر زوو بخەوی و زوو هەستی ئەمە ئەکرێ خەوەکەت کەم بکەیتەوە. شتێکی تر کە ئەکرێ وا بکەیت خەوت کەم بکەیتەوە ئەوەیە کە پێش ئەوەی بیر لەوە بکەیتەوە بچی بخەوی، بیر لەوە بکەرەوە کە چۆن مێشکت ئیسراحەت پێ بێت. یعنی پێش ئەوەی بچیتە سەر جێگا هەناسەی قوڵ هەڵمژە، پاڵبەرەوە، هەندێ بیرکردنەوە هەیە ئیتروازی لێبێنە لە وەرەقەی کابین و سەبڵێمانە بۆ بەیانی مەی بە ژێر جێگەکە. ئەمە زۆر زۆر کێشێ. یعنی زۆربەی خەڵک کۆڵیتی خەوەکی بۆیە خراپە چونکە تا ئەخەوێ مەشغوڵە، کاتێک چوو بخەوێ لەویا هەموو کێشەکانی ڕۆژانەی و ئەرکەکانی ڕۆژانەی بیرەکەوێتەوە، کە لەیا بیری کەوتەوە و تا خەوەکەی خراپەکە. بۆیە باش وایە پێشەوەی بڕۆی بخەویت دەفتەرێک بێنی بنووسی من ئەم شتانە گرنگن بۆ بەیانی. کاتێک کە تۆ لە وەرەقەیەکە شتێک ئەنووسی ئەڵێ ئەمانە بۆ بەیانی، لا شعوری تۆ نائاگای تۆ وازت لێهێنێ، ئەوەندە زوو بیرت ناخاتەوە. ئازیزان، لا شعور و نائاگا هەروەکو چۆن لە جەستەمانە. ئەگەر تۆ ئێستاکە قاچت سڕ ببێ وازت لێ نایەنێ، عازە نێرێ بۆ مێشکت، قاچت بێزارە بۆی هەستیتەوە بۆی سڕیەکەی دەرکەی، دەرونی ژوایە. کاتێک کە تۆ کۆمەڵە شتت بەسەرەوەیە ئیتر لا شعورت بێزار دەکەوە، چۆن عازەکەت بۆ ئەنێرێ کە ئازاری هەیە، ئاواش عازە بۆ ئەنێرێ کە تکایە ئەم مۆزوعانە ئیهمال مەکە و ئەمانە زۆر گرنگن. چی کەواتە لای خۆت بینووسە یەکسەر مێشکت سافە بێ، ئەو شتانە هەڵەگری بۆ بەیانی. خاڵێکی تر ئەوەیە کە تۆ هەوڵ بەی لەو کاتێک کە ڕائەکشەی هەندێک بیرکردنەوەی باشت هەبێ، دوعا بخوێنی، هەناسە بەی، خۆت خاوکەیتەوە، تەرکیز خەیتە سەر دەست و قاچت. بەم شێوازە ئەگەر ئەمانە بکەی احتیمالی هەیە بە خەوێکی کەمتر تۆ لی دەرچی. شتێکی کەش خواردنە. ئەو کەسانەی کە خواردنی وەکو کاهوو، قەڕنابیت و کەلەرم و نازانم برۆکۆلی و تەماتە و خەیار و زەڵاتە و ئەم شتانە ئەخۆن، کەمتر خەویان پێویستە وەک لەوەی کە دانیشتووە دنیای خواردنی چەور و سوێر و ئەوانەی داناوە ئەوانە ئەخوا.